خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بە یەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. گیرفانی هاوڵاتیان بەتاڵە و بازاڕیش سستە. ئێمەش بە دوای ئەوەدا چین کە خەڵک بە حەقیقەتەکان بگات لەسەر پرسی موچە. ئایا پرسی موچە یاخود ڕێکنەکەوتنی نێوان هەرێم و بەغدا پەیوەندی بە پرسێکی نەتەوەییەوە هەیە یان پرسێکی تەکنیکیە یان بە بارەمتەگرتنی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستانە لە هەر لایەکەوە بێت کە ئەیانەوێت دەستبادانی یەکتری لەسەر بکەن. بڕیار بوو بەغدا 500 ملیار دینار بە قەرز بداتە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی لەگەڵ داهاتی ناوخۆ موچەی پێدا بەش بکات. بەڵام ئەمڕۆ هەندێک سەرچاوی نافەرمی باسییان لەوە کرد. حکوومەتی هەرێم تا ئێستا ئەو پارەی وەرنەگرتووە و ئامادەنیە وەریگرێ بەڵکو داوای مستحقاتی خۆیەکە لە چوارچێوەی یاسای بودجە. ئەو کێشانە لەکوێ یاخود لەکوێ خەڵکی کوردستان و جارێکی تر موچە لە چ تونێلێکەوە سەر دەرەهێنێ و ڕووناچێک پێیا بێ. ئەم شەو لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەد حاجی ڕەشید ئەندامی لیژنەی دارایی لە خولی پێشوێ ئەنجومەنی نوێنەرانی عێراق گفتوگۆ دەکەین. مامۆستا بەخێر بێ. سپاسم کاکزان. ئینشاءڵڵا هەموو شتێک باس دەکەین بۆ بینەرەکانمان. چی لە هەک بەمانابێ ئەوە باسەکەین ئینشاءڵڵا. مامۆستا سەرتا لەوە دەست پێ بکەین ئەو پرسی موچێ ئێمە لە مەسەلەی یاسای بودجە ئێستا زۆر بە ڕاشکاوی بڵێن هەندێک لە بەرپرسەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و میدیای پارتی باز لەوەکەن ئەوە زۆر ڕیکلامتان کرد بۆ ڕۆژتەکان هەموو نەوت تەسلیمی بەغداکەن پارە تەسلیمی بەغداکەن بۆی بەغدا موچە بنێرەوە تا ئەوان موچە نانێرن. ئێستا پێی ئەو بابەتە بۆ ئاوای لێ هات. ئێمەش یاخۆت پێشتریش ئاوترا کە گەری یاسا بودجە هەر ڕێنمایەکانی بڵاو کردێتەوە تریلیۆنێک و 300 ملیار دێت هەرێمی کوردستان. بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان سوپاس بۆتەوە سوپاس بۆ کەناڵی کورسات. ئێمە ئیدعای ئەوەمان نەکردووە کە تەسلیم بن. ئێمە باسمان لەوە کردووە کە تا ئەو کارتە لە دەستانایە تەفاوزی پێ بکەن بۆ ئەوەی بتوانن پشکی هەرێمی کوردستان بە ئاسانی بەدەست بێنن. جەناب دەفەرمووی کە نەوت تەسلیم کەن و داهاتی ناوخۆ تەسلیم کەن. پرسیارەکە وایە ئایا تەسلیمیان کردووە؟ تەسلیمیان کردووە؟ وەزیری سامانە سروشتیەکانی هەرێم ئەڵێ تا ئێستا ئێمە بە فیعلی بە معدل 85,000 بەرمیلمان تەسلیم کردووە. لە 400,000 بەرمیل کە لەناو پرۆژە یاسای بودجایە ئاخرەگەر بێت و محاجەجە بکەین بەڵگەهێنانەوە بێ باشە ناو بودجە باس لە 400,000 بەرمیلەکە. هەرێمی کوردستان کاتێک کە موافقەتی کردووە ئەندامەکانیان و وەزیرەکانیان کە موافقەتیان کرد لەسەرەوەی 400,000 بەرمیل نەوت تەسلیم کەن ئەو تەسلیمکردنە چۆن نییە لە خەیاڵی ئەوانە چۆن بوویان. بۆیە تا ئێستا 85,000 بەرمیلیان تەسلیم کردووە واتە 315,000 بەرمیل ماوە. ئەگەر ئەڵەن عێراق خۆی وەری نەگرتووە بۆ لە ناو موازەنە فەقەرەیەکیان دانەنا جێگری سەرۆکی پەرلەمان جێگری سەرۆکی حکوومەتی ئیتحادی جێگری سەرۆکی لیژنەی مالی ئەو هەموو پەرلەمانتارانیان هەیە بۆ فەقەرەیەکیان بەو شێوە نەنووسی. لە حاڵەتێکە ئەگەر حکوومەتی ئیتحادی خۆی ئەو بڕەنەوتەی وەرنەگرت هەرێمی کوردستان چۆن مامەڵە لەگەڵ قەزیا بکە. بۆی ئەوان ئێستا وازەح نییە چونکە یەکێک لە ئەو بەڕێزانەی کە کاتی خۆی لە بەغدا بووە کە شارەزایە بە شوونیەوان ئەڵێ یا عەرەبی نازانن یا فێڵیان لێ ئەکەن یا درۆەکەن لەگەڵ بەڵێ کاک فازڵ نەبی ئەڵێ یا عەرەبی نازان ئەو وەفدە کەەوە بەڕاستی نازانم هیچ ڕەدێکیان نەبوو وەفدەکە کە 11 کەسن و ئەوانەی کە چوون حەق بوو قسەیەک لەسەر ئەو بابەتە فعلەن ئایا عەرەبی نازان وایە درۆەکەن وایە فێڵیان لێکراوە. ئەوەی کەوا لە ناو چوارچەوەی بودجە هەیە بریتە لە 400,000 بەرمیل و محتەویاتی قانونی ئیدارەی مالی. قانونی ئیدارەی مالی ئەڵێ بێ داهاتە ناوخۆیەکان ڕادەستکەن. ئایا ئەو بەڕێزانەی کە لە بەغدان و لە پشکی پارتی دیموکراتی کوردستان و لە پشکی یەکێتی نیشتیمانی کوردستانن و بە سەرۆکی کۆماریشەوە نەیان نەزانین چوارچێوەیەک هەیە لە عێراق
بەو چوارچەوەی ئیشەکە کە بریتە لە قانونی ئیدارەی مالی قانونی ئیدارەی مالی لە مادەی 51 لە فقرەی دووەمیان کاکزانە ئەڵێ تەئول جەمیع الإيرادات للوحدات الممولة مركزيا هەموو ئەو داهاتانەی کە بۆ ئەو ئیداراتانەی کە تەمویلەکرێت لە مەرکەزیەوە واتە موازنەیان بۆ دێ تەئول يعني ئەگەڕێتەوە إلى الخزينة العامة الاتحادية حصرا ئەو یاسایە لە عێراقەیە یعنی هەرچی داهات هەیە ئەبێ بگەڕێتەوە بۆ خەزینەی اتحادی بە حەسری بەبێ هیچ لێبڕینێک. عێراق یەکێکە لەو دەوڵەتانەی کە نظامی مەقاسە ئیش پێ ناکە. ئەو نظامی مەقاسەی کە لەوە پێشیشیان پێکرد تا ئەو کاتە بوو کە ئەم قانونە دووبارە هەموار کرایەوە و بە شێوەیەک لە شێوەکان اتفاق بوو و بە دیوێکی دیکەی ئەوەی کە عێراق توانایەوە نەبوو مامەڵە لەگەڵ هەرێما بکە. کەواتە داهاتی ناوخۆیان تەسلیم نەکردووە نەوتیشیان تەسلیم نەکردووە. اینجا چوارچەوەی بوجیان ئەگەر مەرجەکانی خۆیانیان التیزاماتیان جێبەجێ نەکرد بێ بۆ دەوای استحقاقەکەن لە عێراق. بەڵام وتەبێژ حکوومەتی هەرێمەڵێ ئێمە هەموو پابەندیەکانمان جێبەجێ کرد. ئاخر خۆ پابەندیەکان با بڵێن شاخی مار و شیری چۆلەکە نییە. پابەندیەکان بریتە لە نەوت و بریتە لە داهاتی ناوخۆ. وەرەقەیە وەسڵێ شتێکمان پیشان بند کە بڵێ بڵێ هەرێمی کوردستان لە ڕۆژی ئەوەنە ملیار دیناری تەسلیم بە خەزانەی اتحادی کرد و ئەوەنە نەوت کە وەزیری سامانە سروشتیەکان خۆ ئەو قسەی من نییە قسەی سامانە سروشتیەکان ئەڵێ 85,000 بەرمیلمان تەسلیم کردو. اینجا وتە بێژەکە کە ئەڵێ هەموو پابەندیەکان چین کاکزانە پابەندیەکانی یاسای بوجە چی؟ پابەندیەکان بریتە لە 400,000 بەرمیل لەگەڵ داهاتە ناوخۆیەکان. ئێوە بەغدا نایەوێت یان بەکاری نانێ یان ڕێگای نە داهاتە ناوخۆیەکان داهاتە ناوخۆیەکان بەڵێ تەسلیمیان نەکردووە نەوتیش لەبەرەوەی من ئەو قسەی کاک فازڵ نەبیم بۆ باس کردی کە کاک فازڵ نەبی ئەڵێ درۆمان لەگەڵاکەن ئەوەی کە لە بەغدا ڕوئەدا لەگەڵ وەفدەکە ئەڵێ درۆمان لەگەڵاکەن یا عەرەبی نازانن یا هینین فێڵیان لێەکەن با تێمانگەێنن فعلەن ئەو نەوتە ئایا بە وەرەقەیەکی ڕسمی کە حکوومەتی هەرێم نوێنەرایەتێکی هەیە لە بەغدا ئەو نوێنەرایەتیە ئامادەی دەربڕیوە بە کتابێکی ڕسمی کەەوە ئێمان نەوتە ئەوەش داهاتی ناوخۆی نەخێت هیچیان لەو دوانە ڕادەست نەکردووە و زۆر وازەح بوو دوێنێ وەزیری دارایی لە ناو لیژنەی مالیە ئەڵێ هیچیان تەسلیم نەکردووە نەنەوتیان بەتەواوی تەسلیم کردووە نە داهاتی ناوخۆی. معین الکاظمی کە ئەندامی لیژنەی مالیە هەر لەوێ ئەڵێ نەوتیان تەسلیم کردووە نەوتیان تەسلیم نەکردووە و داهاتی ناوخۆیان تەسلیم نەکردووە و بالعکس کە بۆیان حساب کردوون دوێنێ لە کۆبوونەوەی لیژنەی دارایی وەزیر بە ڕاشکاوی باسی کردووە ئەوە دکتۆرە نەرمین لەوێ بووە حتما بەرنامە لەگەڵ کردو یا بەرنامەی لەگەڵەکەی زۆر بە ڕاشکاوانە باسی ئەو نەوتیان کردووە لە ماوەی ئەو 6 مانگە هەرێم چەندێ نەوتی فرۆشتەوە چەندێکیش داهاتی ناوخۆی هەبووە کە ساڵانە 3 تریلیۆن و یا 4 تریلیۆن و ئەوەندەیە 320 تا 320 ملیارە ئەو 320 ملیارە دیوێکی تری کاکزانە هەرێم جاران 420,000 بەرمیلی هەناردەیە کرد لە ڕێگەی بۆریەوە بەڵام بڕێکی تریش نەوتی ئەفرۆشت لە ڕێگەی کۆمپانیا ناوخۆیەکان و پاڵاوگەکان و لە ڕێگەی تەنکەرەوە ئەو داهاتانە کووە بەغدا ئەوە ئەزانێ بەڵێ بەغدا ئەزانێ بەتەکید بەغدا ئەزانێ خۆیان چۆن نوتویانە ئێمە داهاتەکان مانگانە 320 ملیارە خۆیان ڕۆیشتون لە کات داهاتە ناوخۆیەکان بەڵێ لە نانەوتیەکان بەڵێ نانەوتیەکان وتویان ئێمە هەموو داهاتەکەمان 320 میلیارد دینارە لەبەرەوەی بەش ناکە ئەگەر ئەوەندەمان نەدەنێ بۆیە حکوومەتی اتحادی پێوتون تا 25 کە نەوت ڕاگیراوە ئێوە ئەوەندەتان نەوت فرۆشتووە ئێخۆ نەوت فرۆشتن شتێکی سادە نییە کاکزانە هەموو ئەو باخیرانەی کە تەحمیل ئەکرێن نظامێکیان پێ ئەزانن بۆ کوێچن لەکوێ حمولەکە داگرن لە ناو بۆرسای عالەمیا بەکێ ئەفرۆشن نرخەکەی چەنە لە جیهان و ڕۆژانە 3 راپۆرت ئەگاتە ڕئیسی مەجلیسی وزەرا پێشەوەی بگاتە ئەوە گاتە وەزیری نەوت کە چەندێک نەوت تەحمیل کراوە بەکوێ فراوە سعرەکەی چی لێ هاتووە بەیانیان نیوەڕوان ئێواران لە کاتی ئیغلاق هەموو ڕۆژێک 3 راپۆرت دەگاتە مەجلیسی وزەرەوە کاتە وەزارەتی نەوت کاتی خۆی کە ئێمە لە بەغدا بووین لیژنەی مالی بە منتەزەمی ئەومەمان بەدەستە گەیشت بۆیە مەسئلەی نەوت فرۆشتن بە تەنکەر کوا داهاتەکەی ئەو هەموو مشتەقاتی کە لە ناو هەرێمی کوردستان ئایفرۆشتن کوا داهاتەکەی ئەو هەموو زەرایبەی کە هیچ نەماوە زەریبەی لەسەر وەرنەگرێ حکوومەتی هەرێم کوا داهاتەکەی فەرمە ئەو داهاتانە بڵێن کە 320 ملیارە بڵێن ئێستا ئەوەندە حازرە
ئەوان ئەڵێن وتەبێژەکە لە پارەمان لەبەردەست نییە ئەوە پارانە لە کوێن ئەو داهاتە ناوخۆیانەی مانگەکانی پێشوو ئەو کاتێکیان و موچە دەین هەموو ڕۆژێک ئەو داهاتە ناوخۆیانە فەرموو بە ڕقەمی ئەعلانی کەن بۆ جەماوە ئیعلانی کەن بۆ سایتەکانی خۆیان پەیژەکانی خۆیان کەناڵەکانی خۆیان بۆ جەماوەری ئیعلان کەن تا ئێستا هیچیان ئیعلان نەکردووە لەبەرەوەی ئەوەندەمان درۆ لێ بینیون منیش و جەماوەریش بۆ کەناڵەکانی ڕاگەاندن بەگومانن لە داتاکانی حکوومەتی هەرێم و قەناعەتیان بە هیچ کام لەو داتانە نییە کە حکوومەتی هەرێم ئێستادا ئیعلانیە. ئێستا ویستیان وەزارەتی دارایی لە ڕێگەی بانقی ڕافیدین و ڕەشید 500 ملیار بدەن بە قەرز. ئەمە دەستوری بۆ قانونی بوو یان ئەڵەن حکوومەتی هەرێم وچێتی وەری ناگرم. قەرز کاک زانا لە دەستورە دوو جۆر قەرزمان هەیە قەرزی خارجیمان هەیە کە بە موافقەتی حکوومەتی ئیتیحادی طبعاًەوە مادەی 109 دەستورە فەقەرەی یەکەمە هەموو ئیتیفاقاتێک قەرز لەبەرەوەی ئیتیفاقە لەگەڵ سێ جیهە دەکرێت یا مؤسساتی دەولیە یا دەوڵەتانە یا مؤسساتی با بڵێن کەرتی تایبەتە تاکەینە کە ئەنووسێ ئیبرامها وتەوقیعها یعنی ئیتیفاقکە و واژووکردنەکەی بێ حکوومەتی ئیتیحادی حەسرە بۆ حکوومەتی ئیتیحادی بەڵام قەرزی ناوخۆیی حکوومەتی ئیتیحادی ڕەزامەند دەرئەبڕێ بۆ ئەقالیم لەگەڵ محافەزاتە کە قەرز بکەن لە ئێستادا حکوومەتی ئیتیحادی ڕەزامەند بووە لەسەرەوەی کە هەرێمی کوردستان قەرز بکات لەو دوو بانکە طبعاً بۆ معلوماتی بەڕێز داوای 600 ملیاریان کردووە ئەوان توانێ ئێمە ناتوانین بتان دەینێ بەڵام ئەکرێت تەوسیە بکەین ڕەزامەند دەربڕین لەوەی بانکی ڕافیدین و بانکی ڕەشید ئەو مەبلەغەتان بنێ بۆ هەموو قەرزێک کاکزانە 5 مەلەف ئەبێ دراسە بکرێ یەکەم مەبلەغی قەرز ڕافیدین و ڕەشید لەوە زیاتر توانایان نییە عمولەی قەرز ئەو قەرزە عمولەکەی چەندێکە فایدەی قەرز ئەوەشی هەیە لە قەرز لە دنیا هیچ بانکی قەرز بە مؤسسە مەسەلەن لەبەرەوەی حکوومەتی عێراق چاوپۆشی بکرێت خۆ بانکی ڕەشید و ڕافیدین پارەکەی خۆیان نییە پارەی مۆدیعینە زەید و عەمر و فڵان و فیسان لەوێ داناوە ساڵانە چاوەڕێی فایدەن تۆ لەوە گەڕێکە من و جەنابەت فایدەی بانکی و ڕیبا ناکەن بەڵام ئەو وەدایعانەی کە لەناو بانکی مرکزی و بانکی ڕافیدین و بانکی ڕەشیدا هەیە خەڵک چاوەڕێ ئەوەیە فایدەکان بکات کەواتە نسبەی فایدە مەلاعەی مالی چییە کاکزانە تۆ دەیت بۆ قەرز بۆ لای من بۆ ئەوەی بزانم مەلاعەی مالی ئەتوانی و قەرزەم جارە داوای مەبلەغێکەکەی سەیری توانا و داهاتی تۆکەم کاکزانە تۆ موچەکە چەنەوە دەوای ئەوەندەکەی ئەو موچەی تۆ ئەوەی تیاابێ کە بەشێکی لێ زیاد بێ حکوومەتی هەرێم مەلاعەی مالی نییە لە ئێستادا وەک ئەمانیان و عێراق مفلیسە ئێستا حکوومەتی هەرێم مفلیسە حکوومەتی هەرێم مفلیسە کەواتە مەلاعەی مالی سفرە لە دنیا شتێکە پێڵێن تەصنیفی ئیتیمانی تەصنیفی ئیتیمانی هەر دەوڵەتێک تەصنیفێکی ئیتیمانی خۆی هەیە بۆی قەرز لە خارج زۆر بگرێت ئەو تەصنیفە ئیتیمانیە لە 3A+ دەست پێەکە بۆ دی 3- حکوومەتی عێراق نزیکەی هەندێک باز لە 130 ملیار دۆلارەکەن کە احتیاطی نەقدی هەیە لەگەڵ ئەوە تەصنیفی ئیتیمانیەکەی ماینەس بیە ناقص بیە زۆر کەس قەرزی ناداتێ مؤسساتی دەولی و زۆر وڵات قەرزی نادەنێ ئللا بە فایدەیەکی گەورە ئێستا حکوومەتی هەرێم مەلاعەی مالی ینی توانای دانەوەی کاکزانە من لە تۆ پرسم بۆ کوشتێکی سادە ئەگەر کەسێک بێت بۆ لای تۆ بۆ ملیۆنێک دینار بڵێ ئەدەمەوە لە خلالی مانگێکە بەڵام ڕۆژانش کرێکاریەکە بە ڕۆژی 25,000 دینار تۆ چاوەڕێیەکەی و قەرزت باتۆ ئاکیدی نەخێت لەبەرەوەی حکوومەتی هەرێم مەلاعەی مالی نییە توانای دانەوەی نییە خاڵی لەوە گرنگتر کاک زانە زەماناتی قوروز یەکێک لە دنیا ئەو شتانەی کە حکوومات و مؤسسات و کەرتی تایبەت ئیشی لەسەرەکەن زەمانەتی قەرزە عێراق کە قەرز وەرەگرێ بە زەمانی سیادی وەریەگرێ عێراق دەوڵەتە و سیادەی هەیە و پارەی هەیە لە ڕێگەی نەوتەوە احتیاطاتی نەقدی هەیە ئەگەر پارەکەی نەدەنەوە ئەتوانێت سکاڵای یاسایی ئەوەی کە قەرزەکەی داتێ سکاڵای یاسایی ئەگەر لە بیرمان بێ زۆر بگەڕێنەوە بۆ دواوە کاتی خۆی عێراق کە ڕووخا حسابێک کرایەوە لە ئومەمی متحیدە بە حسابی بە ناوی DFI بۆ چونکە عێراق هەڕەشەی ئەوی لەسەر بوو کۆمەڵی خەڵک پارەیان لای بوو سکاڵایان لەسەر تۆمارە کرد بۆیە ئومەمی متحیدە حسابێکی کردو DFI
محمی بوو لەلایەن ئومەمی متحیدەوە نەیانەتوانێت سکاڵا لەو پارەیە بکەن. دوایەوە لە 2000 تا 9 بەردەوام بوو لە 9 ئۆباما ئەو کاتە هەڵسا ئومەمی متحیدە وازیەنا لەو حیمایە ئۆباما بە قەرارێکی شخصی خۆی حیمای پارەکانی کرد تا 2011 لە 2011 عراق 400 ملیۆن دلاری داوە تاوەکو وازیان لێناوە سکاڵا. ئێستا کەواتە بەڵێ ئێستا هەرێمێک ئەتوانێت ئەم قسە زۆر مهمە. هەرێم زەماناتی چی تەقدیمەکە بەوەی ئەو قەرزە باتەوە. هەرێم کاتی خۆی یەکێک لەو بەڵگەنامانەی کە من بڵاوم کردو لە ئەنجامی با بڵێن تەشهیرێکی وتەبێژەکەیان کەوتوی ئەم برادەرام ڕقەمانە لەکوێوە هێنا کتابێکم نات بۆ بانکی مرکزی کە هەرێم دەستکاری پارەی چەند بانقی کردووە وایەوەی دعایەوەکەن پارەی لای دەستکاری پارەی 42 بانقی کردبوو کە نزیکەی 6 تریلیۆن دینار. ئێستاش پارەی TBIیان لایە پارەی بەشێک لەو بانقانیان لایە مەگەر سەرۆکی حکوومەت ناڵێ ئێمە 32 میلیارد قەرزارین 32 میلیارد دلار. ئەگەر کەسێک 32 میلیارد دلار قەرزار بێ هیچ مؤسسەیەک ئامادەیە پارەی باتێ دوو زەماناتی ئەمان چییە کە ئەو پارەیە دەنەوە بۆیە بانکی ڕافیدەین یا ئەبێ شروعی زۆر قرس دابنێن بۆیە ئەمان لە ئێستەوە دەست پێشقەریەکەن ئێمە و قەرزەمان ناوێ من قەناعەتم وایە بانکی ڕەشید و بانکی ڕافیدەین مجازفەکەن پارە بەن بە هەرێم بەڵام ئەگەر حکوومەتی عراقی وەکو شخصێکی یاعتیباری شخصێکی قەرزکوێرە پارە ینی وەنی خۆی وەری ناکرێت بۆی موچە پێدا بەشکە قەناعەتم وایە ڕەشید و ڕافیدەین کاکە ڕافیدەین من تعاملم لەگەڵا کردوون ئەوان 21 مڵکیان هەیە پارتی و یەکێتی دەستیان گرتووە بەسەریان 8 مڵکیان لە سلێمانیە 8یان لە هەولێرە 4یان لە بادینانە 5یان لە دهۆکە چەند ساڵە خەریکیەوەن ئەو مڵکانە وەرناگرن ئێستا قەرزیشیان ڕدەنێ بڕواناکە مامۆستا من هەندێک هەموو کۆمنتەکان ناخوێنمەوە چکە ملت دابەش بووە بەسەر دوو بەرەیە بەشێکی زۆر ئەڵێ دەست خۆش ڕاستە و بەشێکی مثلەن ئەڵێ ئەوە مەسەلەن هینەکەن بۆ عەرەب و تەمیزی عراقچێتیەکەن و ملت موچەی بەغدای ناوێ بەس با وەزیر و ئەوانە بێنەوە بەخوا کاک ئەحمەدی حاجی ڕەشید جوان دەفەرمی و چاودێری تر خەڵک تووڕێە تر قسەی نەشاوی تێک ئیشکالم لەوە نییە گوێم لە کۆمنت وایە قسەم نەکرد بەڵێ نە مەبەستم ئەوە نییە مەبەستم ئەوەیە کە بەڕاستی خەڵک نیگەرانە خەڵک تووڕێە لە هەردوو ئاستەکەی هیوادارم مەسەلە نەگەر کەسێک لەو پیجەوە لە پیجی کورسادنی زۆر بینێ پرسیارێک کاکە لە ناو دڵیەتی بۆی ئاراستی مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشیدی بکەین سوپاسی کاکشکورەکەم ئەو ئایپادەی بۆ هێناین بۆ ئێمەش بتوانین خەڵکیش بەشداری پێ بکەین با خەڵکیش ببێ بە پێشکەشکار لێرەوانی مامۆستا بۆ ئێمە ڕاستەکەی لێرە ئەرکمان نییە چێ تاوانبارکە چی ئێمە حقیقەتەکانە جا و حقیقەتە ڕەنگە تۆ بە دیوی بەغدای بیشێنیتەوە نەک ببیشێنیتەوە ببوورە با من ڕاستیکەم قسەکەم ببوورە ڕاستیەکە کە لێ ڕەنگە بە دیوی بەغدایە بشتێتەوە نەک تۆ بیشێنی نەواقعەکە وایە کاکە من ئەڵێم ئەمە قانونە ئەگەر شتێکم وت خلافی قانون ئەگەر شتێکم وت ناڕاز بوو فەرمو ئەمڕۆژ سەیری شتێکم کرد پەیجێکیان کردبوو چالاگوانان و پەیجەوانەکانی سێبەر و دابەستەی ئەوانە پێش میلەت پارە وەرەگرن هەر لە حزبێک بن ئەوانە پێش میلەت پارەی خۆیان هەیە ئەوانەی کە زنێ و بە خەڵکە دەن و ڕاستەکان لە خەڵکە شوێن مامۆستا ئێستا کەواتە ئەو 500 میلیارە بەو مەرجانەی کە باست کرد ئەگەر حکوومەتی عراقی دەست شل نەکات حکوومەتی هەرێم ئێستا خۆیەتی وەری ناگریان بەڕاستی ڕافیدەین و ڕەشیدن ناتوانن 500 میلیاری قڕوزمان هەیە قڕوزی مویسەرەمان هەیە قڕوزی معسیرەمان هەیە قڕوزمان هەیە کار ئاسانی بۆ ئەکرێ ئەوە دەوڵەت و مؤسساتی دەولی ئەیدەن و ئەو دەوڵەتانەی دێن کە یانەوێت سیادیان سیاسەتیان لە وڵاتانە تەمشێ بێ بەڵام قڕوزی ئەو دوو بانکە ئەگەر لە حاڵەتێکە فەوائدی ئەو دوو بانکە چێ تەحملیەکە ئەو دوو بانکە ناتوان بەبێ فایدە پارە بدەن بە هەرێم لە شروعی بانکە ئەوە نییە بەبێ فایدە پارە بدرێ اینجا مەسەلەن لەناو موازنە چەند ساڵێک لەمە پێش هەبوو پارە تەخسیس سەکرا بە بانکەکانیانەوت کە بێ سولفە بن بە هەوڵاتیانی ئەو مناطقی مدەمەرە ئەو منطقانە منطقەی سنە لای ئەوان فایدە ڕیبایە وەریان نەیە بۆیە تەسیری لەسەر ئاوەدانی نەیەکرد تاوان با مەسەلە شەڕێش باس بکەم بە حکمیەوەی اختصاسێکی ترمەیە لە مەجای شەڕعیە فائیدەی بانکی لە مەذهەبی ئەهلی سوننا دروست نییە بە هیچ شێوەیە چکە ڕیبایە بەڵێ قاعدەیەکی ئوسولیمانەیە كل قرض جر نفعا فهو الربا هەر قەرزێک نەفع لەگەڵ خۆی بێنێ بێتە ڕیبا لای مەذهەبی ئیمامی لەبەرەوەی هەمان قەزیە ئەگەر قەرز لە کەسێک وەرگری بە فائیدە حرامە
بەڵام ئەگەر قەرزێک کەوا هی دەوڵەت بێ هی دەوڵەت بێ لەبەرەوەی دەوڵەت شخصێکی معەن نییە ئەتوان وەرەگرن بۆیە ئەو فائیدانەی کە ئەدرێ لە عێراقا لە وەسەط و جنوب ئاسانی وەرەگیرە و تعامل لەگەڵا کرێ بەڵام لە وەسەطی سنی بۆیە زۆر جار لە موازنە ئەهات کاگزانە بەڵێ سەیری وردەکاری موازنە بکەوە ئەو قوانینای کەسێک کە لە پەرلەمانایە کەسێک لە ئەنجومەنی وەزیرانە کەسێک کە ئێوێ تەسەدی بۆ شؤونی دەوڵەتداری بکا بێ ورد بێ هەمیشە و پارانیان کە دانا بۆ مناطقی سنی ئەیانو شريطة أن تتحمل وزارة المالية الفائدة بمرج وزارة مالية تحمل فائدة وقرضانة إمجار كان هولات يعني أو منطقة وريانة استأبي حكومة عراقي وزارة إدارة تجربة طبعا أبي حكومة عراق وزارة إدارة شو تجربة وفائدة طبعا أو قضية بلنا وشارشوي قانونية كابي جينا يعني أولية كخويان وريان نقرت في تاستا من قناة موية أزانن كأسنا فرصة أزانن أسنا أو تفاوزة أو بينج مرجيه أو مرجانا قرصن ودعاية طبعا كسيك قرض نادات ولا مصطلح اقتصادي في القروض المتلكئة فوالا ما مستابا زماناتك شيء أو زمانات الدسجيري مثلا كاك زانا بوي بعدك دولي بدين بوا الصين استا بوته استعمارك تازل للرجي أوي قرض دابا هندي ولاد أيزاني ناتوان بيدنا وبلام زمانات يعني اللي ورقري لمقابل أو استوى العراقي شبكات ويسان واجد العراق استا او دو بانكا هرمي كردستان زماناتي شي ان بودو بانكا زماناتي ملك ادن بودو بانكا يا سياديان يعني امهم وردكاري هي اوني الربسي وري قريب دابش زانا بحكم اوي من قروزا ايش مكدوا ومسؤولي ملفي قروزي عراقهم للجنه ماليه بله شوار رابورتي تفصيل لسل قرزكاني عراق نوسيوا لبيش صدام حسين ك صدام حسين 51 مليار قرزار وين دوای اتفاقراوە بۆ 7 ملیار و 800 میلیۆن دوای دیسان سەرکەوتەوە بە 125 ملیار هەموو بە تەفسیل دیراسەم قەرزانە زۆر باشە مامۆستا نزیکەی 50 لاپەڕێ بە هەندێک هاوڵاتی بەشداری پێ بکەین لە ڕێکۆمنتەکانەوە مامۆستا ئیسماعیل ئەڵێ خواتەمەنی کاک ئەحمەد درێژکە سۆران تۆفیق ئەڵێ باشە ئیمیلەت چی بکا لە نێوان هەرێم و بەغدا هاشم شەفیق ئەڵێ ئایا ناکرێ میلاکی فەرمانبەریانی حەقیقی بگوازرێتەوە سەر بەغدا مامۆستاوانە لای خۆت ئەگەر کۆیان فۆرمەلە بکەی محەممەد تاهیر ئەڵێ پرسیاری لێ بکە حکوومەتی عراق دەتوانێت بێگەڕانەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان موچە بە کیکارد بدات بە موچە خۆران وڵا تۆزێک لە یەکتر نزیکن بەشێک زۆری دەستخۆشی و بەسێکی ئەڵێ باشە ئەتوانێت مەسەلەن بەغدا خۆی موچە دابشکاوی کاک محەممەد تاهیر ئێڵێ کاتی خۆی ئێمە لە ساڵی 2010 هەوڵێک هەبوو هەوڵێکماندا عەبادی ئامادەی دەربڕی کە موچەی سلێمانی بدات بەڵام وتی من نایدەمە حکوومەتی هەرێم دوایی بە شێوەیەک لە شێوەکان ئیتیفاق و عەبادیش تەسلیمی ئێرادەی هەرێم بوو ئەو کاتە لە مانگی چوارە 370 ملیار دیناری نات بەڵام پێشتر ئیتیفاقەکە وابوو کە لە ڕێگەی مەجالیسی محافظاتەوە وتی فەرموو با مەجلیسی محافظەی سلێمانی بێتە پێشۆ من لە ڕێگەی وانە تعامل لەگەڵ فەرمانبەرانی هەرێمەکەم لە ساڵی 2021 فقرەیەکمان لەناو موازنە دانا ئەگەر هەر محافظەیەک لە عێراقا تو ئامادەی ئەوەی دەربڕی کە داهاتە ناوخۆیەکانی داهاتە گشتەکانی ڕادستی حکوومەتی اتحادی بکە حکوومەتی اتحادی ملزەم بێ بە بوجە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەو کاتە ڕئیسی وەفدی هەرێمی کوردستان بوو ئەو فقرەی هەڵوەشاندوو کە لە موازنەی 2023 ئێستا ئەکرێت ئێستا کە یاسای بودجە هەیە و ئەگەر ئەو فقرەیە باز لەوەیەکە ڕئیسی مەجلیسی وزەرا ئەتوانێت تعامل لەگەڵ ئەو قەزیا بکە لە چه حاڵەتێکە لەو حاڵتێکەوە ڕئیسی مەجلیسی وزەرای هەرێم مەناعەتەوە بکا کە پارەی موچەخۆرانی سلێمانی بدرێت بەڵام باش هەر لەسەر ئەوە بیبەستینەوە محەممەد ئەڵشۆی ئەڵێ لە کاک ئەحمەد بپرسە سلێمانی یانی چێتی دەتوانێت داوا لە بەغدا بکات بە زیابینێرە چەندەمە قەزیەکی نەتەوەی مەسەلەن قەزەی نەتەوەی نییە کاکزانت خوا ئەو قەزیانەمە پێچن بە قەزەی نەتەوەی قوتی خەڵکە قەزیەی ئەوە ئەتوانێت ئێستا کۆی محەممەد هەڵشۆی پرسیاری کرد قەزەی برسێتیە قەزەی ئەوەیە ئەوانەی کە باسی نەتەوەیە ئەو مەسلەی نەتەوەیەتیە کە بە خەڵکە فرۆشنەوە چیان کاکزانە بەرپرسانی هەردوو پارتە سیاسیەکەن لە پارتی و لە یەکێتی هەمویان موچیان لە بەغدا هەیە جا ئەوە بە خەڵک نەفرۆشنەوە مەسلەی نەتەوەیەتی و ئەوانەیە موچیان بۆ دابینکەن بۆ خەڵک اینجا وەکو باسی نەتەوەیەتیان لەگەڵا بکە لە کێم بۆ بازەکەی لە مەکتەب سیاسیەکان بە شێوەیەک لە شێوەکان یا وەزیر بۆ لە بەغدا یا پەرلەمانتار بۆ لە بەغا کەواتە موچەی لە بەغدا هەیە خۆی هیچ موشکلەیەکی نییە
ئەگەر ئەوەشی نەبێ ئەوەندەی کۆمپانیای زەبەلا هەیە لە هەرێمی کوردستان لەسەر قوتی خەڵکی بۆیە مەسئلەی موچە نەچێتە بابی ئەوەی ئەمە قەزێنێتەوە بەڵێ یەکێتی ئەتوانێ ئەو فەقەرەی کە نووسیوێتی ئامادەی خۆی دەربڕێ بۆ حکوومەتی ئیتیحادی کە بڵێ ئەو داهاتانەی کە لە سنووری سلێمانیا ڕاستەخۆ مامەڵەی پێکا لەگەڵ بەغدا و موچە بۆ موچە خۆرانی ئەم منطقەیە دابین بکە من قەناعەتم وایە ئەتوانێ و شیا سوودانیش ئامادەی هەیە بۆ ئەو قەزیە بەڵام مەسەلەن دوێنێ لە پەرلەمانتارێکم پرسیوتی ئەمە زۆر قورسە پەرلەمانتارێکی عەرەب بوو عەدنان جابری وتی ئەم بابەتە زۆر قورسە لەبەرەوەی حکوومەتی فیدرال ناتوانێت لە دەرەوەی یاسای بودجە مامەڵە بکە ئێوە لە فەقەرەیەکە باسی کاتی خۆی کە و کێشە دروست بوو لە نێوان پارتی و یەکێتیان لەسەر بودجەی سلێمانی ئەو فەقەرەیە تەفسیرەکەی ئەوەیە کە بەڵێ یەکێتی ئەگەر داوا بکات لەسەرەوە مەسەن بڵێ تەعنوتی ئیدارەی هەولێرە کە داهاتی ناوخۆیی ڕادەست ناکەن بۆیە ئێوە موچە نادەن بۆیە ئێوە استحقاقات هێرێم نادەن پرسیارێکی تر هاتو فازڵ جەلال ئەڵێ باشە ئەگەر کورد حەقە و بەغدا مافی نادات بۆ لە ڕێگەی دادگای فیدرالیەوە داوا تۆمار ناکرێ ئەخر ئەمان دادگای فیدرالی ئەڵێن دادگای بەعسە ناویان نەنا محکەمەی سەورە پارتیاڵی محکەمەی سەورەیە بۆیە نازانم ڕویان دێت بڕۆن لەو محکەمەی سەورەیە سکاڵا تۆمارکەن ئەوە خاڵیەک خاڵی دووەم کاک زانا من پرسیار لە جەناب دەکەم تۆ قەزەیەکت هەیە ئەگەر بزانی ئەدۆڕەی ئەچی سکاڵا تۆمارکەی ناوەڵڵا هەرێمی ژەزانەیە هەر سکاڵایە بکات لە محکەمەی اتحادیە دۆڕێ بۆ چونکە دوێنێ وەزیری دارایی هەموو داتاکانی خسوەتە بەردەستیان لە کۆبوونەوەی ئیدارەی دەوڵەتە کاک زاناگیان چوار وەزیری کورد بەشدار بوون لەوێ چوار وەزیرمان هەیە لەوێ بەشدار بوون جێگری سەرۆکی پەرلەمان بەشدار بووە سەرۆکی کۆمارد بەشدار بووە 6 پۆستی زۆر گەورەی کورد لەو کۆبنەوە ئەو کۆبنەوەی وەزیری دارایی تیا بۆ شیا سوودانیشی تیاوە شیا سوودانی بە تەفسیل بۆی باس کردوون کە هەرێمی کوردستان لە ئیستحقاقی خۆی زیاتری وەرگرتووە ڕەدیان نەبووە باش هیچ ڕەدێکیان نەبووە هیچ ئەگەر ڕەدیشیان نەبووە فەرم هەڵوێستیان کووە هیوا فاتح ئەڵێ پەیوانیە گوشارەکان زیاتر سیاسینۆ چۆن کاک سۆران وتی ئەعازی جێبەجێکردن لە تارانە بێت تاران بزۆڵێندرێ و ئەوەی کە هەردوو وڵاتی کلیمە قەناعەتم وایە مەسئلەی ئەو قەزیانە زۆر نەبەسینەوە بە گوشاری تاران و ئەوانەوە بەڵگە هەیە بەهانەیان داوە بەدەستۆ حکوومەتی هەرێم قانونی موازنەیە فەرموو بەڵگەی بخەنە ڕووکەنەوتیان ڕادست کردووە یا ئامادەن ڕادستکەن بە قسە نابێ کاکزانە شتی دەوڵەتداری بە قسە نابێ بە کتاب و ناکتابووکەوەی کتابێک بنێرن بڵاوی کەنەوە بۆ خەڵک بڵێن ئەوە حکوومەتی هەرێم بە ئیمزای سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئامادەیە نەود ڕادستی کۆمپانیای سۆمۆکە هەرچی لێکە خۆی بەرپرسەلەوە ئەزانین لە بەرچی نایکەن ئەڵێ ئێمە و نەوتیان ڕادستکەین کولەفی کۆمپانیا نادا حکوومەتی ئیتیحادیە و کولفەیە نادا ئەمان کولەفی کۆمپانیا لەبەرەوەی عقودەکانیان عقودی مشارەکەی ئینتاجە بۆ یەک بەرمیل لە ئێستادا کەنەوە دۆلارە 50 دۆلار بێ بن بە کۆمپانیا عێراق شتی وا ناکە عێراق عقودەکانی عقودی مشارەکەی ئینتاجە عقودی مشارەکەی ئینتاج هیچ بەرمیل ئێستا 400 ئەو 400 مامۆستا حکوومەتی هەرێمە ڕادستی ناکە یان بەغدایە ناتوانێت بەکاری بێن کە دەوای بکە حکوومەتی هەرێم ناتوانێت ڕادستی بکات لەبەرەوەی کۆمپانیاکان ئەو نەوتە دەرنایەنن بەو کولفەیە کە عێراق بۆیان سەرفەکە کە هەرێمی اتفاقی لەگەڵا کردوون ئاخر هەرێمی کوردستان بۆیە ئاڵێم ڕاستیەکە ناڵێن بە خەڵک بڵێن ئێمە ناتوانین ئەو نەوتە ڕادستی حکوومەتی ئیتیحادی بکەین لەبەر ئەم خاڵانە یەک کولەفی ئینتاجی نەوت لە هەرێمی کوردستانە لە 156 کاکزانە 54 یا 56 ئەچێ بۆ حسابی شەریکات لە 156 بچێ بۆ حسابی شەریکات کەواتە لە 144 ئەمێنێتەوە عێراق ڕازی نییە لەسەر ئەمە کەواتە ئەگەر نەوتەکەشیان لێ وەرگری ئەمان ناتوانن بیدەن بۆیە کردویانە بە بەهانەڵەن حکوومەتی عێراق وەری ناگرێت ئەمە مەلەفی نەوت ئەمە مەلەفی نەوت مەلەفی داهاتە نانەوتەکان مەلەفی داهاتە نانەوتیەکان لە مادەی 51 فەقەرەی دوو زۆر وازحە ئەبێ هەموو داهاتەکان تەسلیم دوایی لە 150 بۆ نێرنەوە بەڵام لە 150 چەند لەئینفاقی فعلیە یان نا مەسەلەی ئینفاقی فعلی زۆر بە هەڵە باسیەکەن ئەوەش ئەکەین بە پرسیارێک ئەوم بۆ باس کە ئینفاقی فعلی چی هاوڵاتیان لە پێش ئینفاقی فعلی ئەو لە داهاتی ناوخۆ کەوتە 150 بۆ ئەنێرنەوە چۆن مادەی 29 کاک زاناگیان مادەی 29 لە قانونی ئیدارەی مالی مادەی 29 با بە مادە قسە بکەین بۆ ئەوەی ئەو خەڵکەی کە چاڵێ هەمووان بزان کە دابەستەی ئەو هێزە سیاسیانەیە کە
کە من لەگەڵیان ناکۆکم باش مادەی 29 حسابی محافظات داهاتەکەی لە کوێوە دابی نەکرێ محافظات دهۆک و هەولێر و سلێمانی و بەسرە و ناسرێ و ڕوومادی و کوێ لە کوێوە داهاتەکەی لە 150 داهاتی ئیتیحادی لە 150 داهاتی ئیتیحادی چۆن مادەکە زۆر بەوازحی ئەڵێ ل 150 من الرسوم والضرائب الاتحادية التي يتم استيفاؤها من الدوائر الممولة المركزية في المحافظة ويستثنى من ذلك المبالغ المستحصلة من إيرادات الضرائب والرسوم الجمركية. الله ل 150 أو داهات اتحادية قريته بمحافظة بلام ضرائب والرسوم الجمركية ثانية إيش يا كواتب برم بو داهات محافظات شيء كاكزانا يعني كقسم كذا هماش تبو هريمش كقسم بلا بما فيها محافظات الإقليم لأنهم عندك بنصنها تو تحدايا أنا كم أو نص قانونية ولا من بنا لا قانون المحافظات بله مادة تشلوشوار عليه موارد مالي محافظة شيء موازنة مالي ممنوحة للمحافظة أو موازنة حكومة الاتحادية عنداته حسب المعايير الدستورية. الإيرادات المستحصلة دوم للمحافظة من جراء الخدمات التي تقدمها. الإيرادات المستحصلة من الرسوم والغرامات المحلية المفروضة وفقا للدستور. التبرعات والهبات الإيرادات المستحصلة من بدلات إيجار أموال الدولة. يعني محافظة بيزغ لو بشكمي كوا لإيرادات منافذها لما دي بستو حوتا إيرادات منافذها بلان لإيرادات منافذها بالضريبة رسومي جمركي لي جاكيتو كما تشتكي او تو ناقرتو كامانتورا كان باش جا الان مايكا كي او باو برادر بي بود گورمنيش هندي كومنت خوين مو بلام تركيز لسر من بي سوران توفيق عليه آيا باري رسومات وهر ربطي بو بابتو هبه آيا باري رسومات وكهرباء وضريبه وهمان اشتلق الله وتكاني عراق اقروانية تسيلي دكريت اويان لا يخوت هبه شێگەڵێ ئینشاڵا دوو ڕۆژی تر حکوومەتی بەغدا داوای پارەی مۆلیدەشیان لێکە دەست خۆش پارەی مۆلیدیان لێ ناکە بەڵام چۆن کەلوپەلەکەی ئەو شتانەی کە لە مەسفای بێجی کە باز ئەکرا 100 ترێ لە بووە هێنایان لە هەولێر ئەوە 8 ساڵە لە 2007 کە داعش دوای ئەوەی مەرحەلەی وەک پێڵێن تەحریر مەسفای بێجی فرۆشرا لەلایەن دوو هێزی عراقيوة فروشرا ببرادران لهولير يعني كاكزانا اتواني بابا ساريك بروي جانتا كاينه كيتو سنوقه كاينه كيتو ولا سيطره كاني هولير هي سطري لا ادواتي مصفاي بيجي رويشتنا هولير بولي عندنا برسيوا شلون موافقتي عندها شتيكي تري بروبلم كزور جار باسكران لاينا او تشكو اسلحه وسياراتاني لكاتي كداعش هاتو جيش عراقي بجي هيشبون لكركوك وشونا كاينتر زور جار لما حافلة يوم ليبو وتوانا روجك دي اوانا شان لي سنينو اوانا شو سنو او خبرك خوش ابو برساني هذه عافيت باوكت بخورو ما مصا انفاقي فعلي بوشرحنا كده انفاقي فعلي بابو بينركان مان معلوم به جا من هر برزه كبرسياري هي لدلياتي با بۆ ئەوەی نا مەسەلەی کوردایەتی تێکەڵ بکرێ بەو بابەتە نە مەسەلەی نەتەوەی تێکەڵ بکرێ پرسیار بکە ئێمە لێرە وەڵامی دقیقی بۆ وەرەگرینەوە ئینفاقی فعلی مامۆستا انفاقی فعلی طبعا ئەمە لە کەیەوە هاتووە لە 2015 ئەو کاتێ ئەم انفاقی فعلی هاتووە کێ بووە وەزیرەکە کورد بووە کاگۆشار زێباری بەڵێ لە ماڵی ئارامی شێم حەمەوە کۆبوونەوەی کراوە لە نێوان سەرۆک فراکسیۆنەکانە بەڵێ بە حزوری بەڕێز ئارامی شێم حەمەوە کاگۆشار زێباری هر 4 سەرۆک فراکسیۆنەکە انفاقی فعلی یەکەم جار لەوێەوە دروست بوو بە کاگۆشارم وت نەسەن ئەو 4 شایەدەم هەیە ئێستش کە کاگۆشار ئەو مەسەلەی انفاقی فعلیە تدمیری هەرێمی کوردستانەکە و بوجەکەی بەتەواوی بەدەست ناگە وتی لێگەڕێن ئێوە بەس تەصدیقی موازنەم بۆ بکەن من تەمویلی پارەکەم ئەوە شایەتەکان وەزیری دارایی بوو بەڵێ ئەوە شایەتەکان ماوەن کەسیان نەمردووە ئاخر هەر کەس کە ئێوێ شتێک بڵێ مردووە کابرا نا من هەر 4-5 زینون أو إنفاقي فعلي إنجا إنفاقي فعلي شيء إنفاقي فعلي كاغزانا من 100,000 ترخانة كمالم كاغزانا والله زور بيخش بزمانك سادة بخلق بزمانك برقمي كم علم كاغزانا 100,000 بينا ما باسي ملياري بوبكين هر براسي 100,000 دينار ترخانة كم بو تو كاك شكر بله تو 75 صرف كاك شكريش
25 سەڵفکە بەڵێ ئەم دوو ئەمە تەخسیسە ئەمەتان بۆ تەخسیسەکەم بەس کە پارەکەتان ئەدەمێ ئێوە لەوێ هەموو ئەو شتانەی کە کڕیوتانە بای 800,000 ینی لە ساڵەکە جارێ بۆ بە 800,000 ئەو وەختە پارەکەی تۆ 75,000ەکە ئەبێتە نزیکەی 65 ئەوەی کاکشکوریش کە 25 بوو ئەبێتە نزیکەی 15 یا ئەوەندە کەواتە کاتێکەوە حکوومەتی ئیتیحادی تەخسیسەیەکاڵێ ئەوەندە پارەدانێم ئەو مانگە چەند تەمویلەکە لەو تەمویلە حسابی هەرێمی کوردستان چۆن بۆ محافظات کرد ئەڵێن وەڵا بۆ محافظات حسابی ئینفاقی فعلی بۆ موچەکان ناکرێ حسابی ئینفاقی فعلی بۆ موچەی ئێمە ئەکرێ حسابی ئینفاقی فعلی بۆ هەمووی ئەکرێ بەڵام لەبەر ئەوەی حسابی تعویزاتی موظفین بۆ وەسەط و جنوب تعویزاتی موظفین محددە و دیارە بەوازحی کردویانە بەس ئەمان کە ئەڵێن تریلیۆن و 300 ملیارمان ئەبێ بەرکەوێ یاخود 900 و ئەوەندەی موچەمان بەرکەوێ 900ەکان بۆ حسابەکەن بەزڵێن کاکە ئەوە 320 ملیاری جارێ داهاتی ناوخۆیە داهاتە گشتیەکان ئەوە داهاتی نەوتیشتان نزیکەی بای 500 یا بای 450 ملیار لەبەرەوەی هیچتان بەرناکەوێ بۆیە بە قەرزاری ماونەتەوە لەبەرەوەی ئینفاقی فعلی بۆ سەرتاسەری عراق ئێستا ئەگەر ئینفاقی فعلیە ئەکە ئەویان لەگەڵ جێبەجێ ئەکرێ چەند دەمێنێتەوە ئەو حساباتی کە کردبێتت ڕاستە هەر 600 ملیارەکە ئەمێنێتەوە یان 900 ملیارەکەی کە حکوومەت داوایەکە ئەگەر ئەو 900 ملیارە دانرێت کە حسابان 96 ملیار لەناو موازنە تەرخان کراوە بۆ وشەی فەرمانبەران ئەمە لە مقابلی دوو داهات هەیە داهاتی نەوت هەیە داهاتی نانەوتی هەیە بە هەردوو داهاتەکەەوە شتێکی ئەوتۆ نامێنێتەوە کە حکوومەتی اتحادی بینێرێ بۆیە پیان وتون کاکە ئێوە تا 25 سێ نەوتان فرۆشتووە لە 25 سێوە داهاتی ناوخۆیتان ڕادەست نەکردووە بە نەوتەکەشتان ڕادەست نەکردووە بۆیە تا مانگی شەش ئەوەن بای 8 تریلیۆن دینار نەوت و داهاتی ناوخۆیتان فرۆشتووە تا مانگی شەش کە نزیکەی 2 تریلیۆن و 200 ملیار داهاتی غیر نەوتیە 6 تریلیۆنیش داهاتی نەوتە ئەڵێن ئەو شەشە و ئەو دووە ئەو هەشت خۆتان استحقاقتان نزیکەی 2 تریلیۆن و 200 2 تریلیۆن و 500 کەواتە نزیکەی 5 تریلیۆن و 500 ملیار قەرزارن ئەمە دوێنێ بە وەفدەکان ئاواوتووە بەو چوار وەزیرایان ئاواوتووە بە سەرۆکۆماریان ئاواوتووە بە جێگری سەرۆکی پەرلەمانیان ئاواوتووە بە ئەندامانی لیژنەی مالی بەداخەوە کە لەوێ نەبوون دکتۆرە نەرمین لەوێ بۆ توانی پرسیاری لێ بکەین بەڵێ لە کورسات نیوز لە گشتی هەواڵەکان بوو جا ئێستا مامۆستا مجموعەیەک داوای ئەوە ئەکەن حەل چییە مثلەن ئەبوو بەکر حەیدەر ئەڵێ کاک ئەحمەد لەو بڕوای بەغدا و هەرێم ڕێکەوەن خالید حەمە ئەڵێ دەست خۆش بەڵام ئەی حەل باشە عومەر کانەبی ئەڵێ باشە مامۆستا چارەمان نیە ڕێبینی مۆنتێر ئەڵێ ئەی حەل یعنی هەمویان هەر ئەڵێن ئەی حەل مامۆستا ئێستا حەلەکە چییە مەسەلەن لەو قسەی کاک ئەبوو بەکرەوە دەست پێ بێت تەجزیە بکەین ئەبێ ڕێکەوتن ئایا سیاست زەختی سیاسی پاڵپشتێکی ئەم دۆخە بکە ئەو ڕقەم و ئەو وردەکاریانیان لەگەڵ بکارەوە من لە کەناڵێکی فەرمی و کە بەشدارە لە حکوومەتە ناتوانم بە خەڵک بڵێم مان بگرن یا بایکۆت بکەن یا ئەوانە بەڵام بەشێک لە حەلەکە لای جەماوەرە بەشێک لە حەل لای جەماوەرە چونکە جەماوەر توانایی ئەوەی هەیە کە شروعی خۆی فەرزکا بەسەر ئەم حکوومەتی هەرێمە خاڵی دووەم حکوومەتی هەرێم ئەبێت چیتر لەو عینادیەی کە هەیەی واز بێنێ کە ئەوە قانونە هەوڵ بدەن قانونەکە لە مەرحەلێک لە مەرحەلەکانە بگۆڕن لەبەرەوەی لە ئێستادا بەشێکی حکوومەتی هەرێمە کە ئەبێ مل بدا بۆ ئەو قەزیانە چکە قانونە و ئەچەوەی قانونە ئەوەی لە بوجایە خاڵی سێهەم ڕاستمان پێ بڵێن چی لە بەغا گوزەرێ ڕاستمان پێ بڵێن ئەگەر عەرەبی نازان بە متەرجمیان لەگەڵا بنێرن ڕاستمان لەگەڵا بگەن یان با نیان خەڵەتێن خەڵکی من لە قەناعەتم هەیە لە هەرێما خەڵکی زۆر بەتوانە هەیە بۆ تەفاوزی ئەو بابەتانە بۆیە لەو پێش تا 2013 ئەم وڵاتە چۆن ئیدارە دراوە بە بێ کێشە بوجە هاتوۆتە هەرێمی کوردستان بۆ تا 2013 هاتووە کاکزانەگەیان ئەم پرسیارە خەڵک لە دەسەڵاتی بکە بۆ تا 2013 بوجە هاتووە بوجەیەکی زەبەلاح کاکزانە تا 2013 108 ملیار دۆلار هاتووە هەرێمی کوردستانەوە لە چوارچەوەی بوجەی اتحادیە بۆ ئەیکەی ئەم کێشەیە دروست بوو ئەو کاتەی کە هەرێمی کوردستان بڕیاری دانەوت بەسەر بەخۆ بفرۆشێت ئاشتی هەورامی وتی 1 ملیۆن بەرمیل نەوت هەناردەکەم برادرانی پارتی و دوای یەکێتی چوونە ژێرباری
ڕیفراندۆمیان کرد و وتیان ئێمە پێویستمان بە عێراق نەماوە دراوسەی تازەمان هەیە لە 2014 و 2016 وتیان دراوسەی تازەمان بۆیە ملنەدان بۆ ئەم قەزیانە لەلایەن حکوومەتی هەرێمەوە مەوزوعەکە کەواتە بێ حکوومەتی هەرێم مل بدە ئەوە لێ وەرنەگرن کە ئەمە ئەوێ هەرێم باشە ئەو ملدانە ئەگەر داهاتی نەوتی تەسلیم کا و خۆی لەگەڵ دۆخەکە بگونجێنە داهاتی نانەوتی تەسلیم کە ئەو پاکتاوە بکە مەسەلەن چاودێری سنوورەکان و خاڵە گومرجەکان بکرێ هیچ فڕۆکەخانەکانەوە معلومە لەم حاڵەتەیە ئەمە لە قاڵبدان و بچووک بوونەوەی قواری هەرێمی کوردستان و نەمانی قواری هەرێمی کوردستانیە نەخێت چونکە هەرێمی کوردستان قوارەیەکی دەستوریە تا دەستور نەگۆڕێ هەرێمی کوردستان هەرێمێکە سڵتەی تەشریعی تەنفیزی ئەمە بە دیوێکی تر پرسیان لەبەر ڕێزت بکەم ئەمە ئەو مەترسیە کە باسیەکەن لەسەر هەرێمی کوردستان دروستە خەڵک ترساندنە و ئەو قەزیە زەخمکردنە لە حەجمی خۆی بۆ ئەوەی هەربی خۆن کاکزانە ئێستا ئەو داهاتە ناوخۆیە چی لێ دێ هی ئەم مانگی هەشتە چی لێ هاتووە هی مانگی حەوت چی لێ هاتووە هی مانگی شەش چی لێ هاتووە دوو مانگە موچیان نەداوە داهاتە ناوخۆیەکانی ئەعلان کەن بۆ خەڵک کاکزانەگە ئەو نەوتەی کە بە تەنکە دەفرۆشن ئیعلانی کەن بۆ خەڵک بۆ کاکزانە کەس ئەتوانێت لە هەرێمی کوردستانە خانوویەک با بەکرێ نەچێت لە زەریبە پاکتاو بکە ئەستۆ پاکی بێنێ کەواتە نایەڵن هاوڵاتی 1 دیناری لابێ بۆ بڕۆ 4 بلۆک لەبەر دەرگاکە دادانێ دوو بەیانی تەجاوز نایە بڵێ ئەڵە خەریکی چی ئیجازە وکوە یعنی هیچ مەجالێکیان بڕۆ لەو تاجر و کاسبکارە بڕۆ بۆ منطقە سەنایە ڕێوکەوتوتە منطقە سەنایەکە جار بەرێڵەوە تابلۆکانە بینی هەمووی سپیکراوەتەوە لەبەرەوەی تابلۆش زەریبەی هەیە حکوومەتی هەرێم لە تابلۆکان زەریبەی ناچار چوون تابلۆکانیان کوژانەوە لەبەرەوەی زەریبە بێ لەگەڵ دەخلی هاوڵاتی گونجاو بێ لەگەڵ دەخلی کاسبکار گونجاو بێ نابێتەوە لەبەر ئەوەی خۆت بەرژەوەندیت هەیە زەریبە ئەو خەڵکە بارکەی لەژێر باری زەریبان نەتوانێت دوو فلس بۆ مناڵەکانی پیا بکە کاکزانەجە ئەمە هەموو وەرەگیرێتەوە هەمووی وەرەگیری ئێستا بەغداد هەرێمی کوردستان سەیری گەندەڵی کە چۆن ئەڕوە لە بەغدا ڕسوماتەکان و ئەو باجوانە لە زەریبە لە بەغدا و لە بەغدا ڕووبێکی زۆر فازحی زەریبی هەیە بەڵام لەکوێن فەساد دەکرێت کاتێک پارەکە تەرخانەکرێت ئەڕواتە چوارچەوەی موازنە کە لە موازنە ئەچێتە وەزارەت لە وەزارەتەوە کە شەو ڕەبێ بۆ مەشارێع گەندەڵیەکە لەوێایە اینجا ئیتر وەزیر گەندەڵیەکە مدیر عام گەندەڵیەکە لە پرۆژەکان سەرف پرۆژەکان 6,000 پرۆژەی متەلەکی هەیە لە عێراقا پارەی هەمووشی وەرگیراوە لە سەڵ هەشتا ئەوە نی ئەوێ شامی شەریف نا گەندەڵی ئەگەر مقارنەی بکەی زۆر گەندەڵی زۆرترە تەهەڕوبی زەریبی زۆرترە فەساد زۆرترە ئەمە فەسادی ئەوێ ئاوایە فەسادی ئێرە کاکزانە نایەڵن 1 دینار بەزایە بڕوە هەرێمی کوردستان هەموو یەکێتە خەزێنە لەکوێ بەزایە ڕوە لە گومرگەکان دوو ڕێگە هەیە ڕێگەیەکیان بەناو گومرگایە ڕێگەیەکیان بە ڕێگەی عسکەری دێ و یەکی وەرەقەیەکیان داونەتێ ئەو گۆ لەو هینە بووە لەو هینە تەلەفۆنیە بووە کە تانکەرەکان فشارنەوە من سایقەکان خۆیان تەلەفۆنیان کردووە ئەڵێم وتی مامۆسا چیەوە ئەمڕۆ نایەڵن بین وتم وەڵا نازەم شتێکم بیستوە کە وەفدێکی عراقی دێن بۆ مەرز وتی من 150 سیارم کە وەرەقەیەکم وەرگرتووە کە بە ڕێگەی عسکەریا بێم و نەچمە ناو گومرگەکە گومرگنە بۆ کاکزانە ئەم گومرگنەدانە بۆ حسابی حسابی حیزب ناچێت لە هەردوولا باشە مامۆستا ئێستا حکوومەتی عراقی لە هیچ حاڵەتێکە بەبێ هیچ ڕێکەوتن ئەم دۆخە خۆتەزانی خەڵک ماندووە باوەڕەکە ئێستا زۆربەی خەڵک بەشێکی سیاسەتە ئەنێردرێ بەشێکی سیاست پارێگە نێدرێ نا چونکە دوێنێ لە کۆبنەوەی ئیدارەی دەوڵەتە بە وەفدی هەرێم 6 کەسی لێ بووە بەڵێ وتویانە ڕاستی ئێمە ئەوە ئەرقام و داتا و بەیاناتە ناتوانین خارجی ئەوە پارە بنێرین کاکزانە قاعدە هەیە لە موازنە ئەڵێ لا يمكن الصرف من خزانة الدولة إلا بموجب تخصيص ناکرێت دینارێک صرف کرێ إلا بێ تخصيص بکرێت تخصیصەکان واضحن چییە بۆیە ئیدارەی دەوڵەتیش گیری خواردووە ینی حکوومەتی هەرێم ئەو ئیستحقاقاتی کە هەیەی پێشوەخت وەری گرتووە ئێستا نایدا بە هاوڵاتیان مەگەر ئەمڕۆ یەکێک لە کەناڵەکان نووسیوێتی پارە حازرە بەڵام چاوەڕێی بڕیاری بستمە پرسیارەش بکەم حکوومەتی هەرێم پێت وایە پارەی هەبێ و یان ئێوێ موچەخۆرانیش بخاتە پاڵخۆی بۆ قەزێکەوەی دروست نا دوو قەزیە هەردوو حکوومەتەکە ئەوەکەن لەبەرەوەی لە عەزێدانی هاوڵاتیا شەریکن حکوومەتی بەغدا ژەوەکە حکوومەتی هەرێمی ژەوەکە
یەکێک لەو شتانەی حکوومەتی بەغدایکە ئەوەیە کە چەند جار ئەمەمان پێوتونە وتومانە بەڕێزان لە حکوومەت و لە پەرلەمان بە پەرلەمانتارەکانی هاوڕێ وتومانە ئەگەر محافظی بەسرە بوو بە هۆکاری ئەوەی کە نەیەڵێن نەوتی بەسرە هەناردە بکرێ عراق زەرەرەکە یان ناوتیان زەرەرەکە وتومانە ئێوە وەکو حکوومەت ئیجراءات لەگەڵ محافظەکەن یا لەگەڵ هاوڵاتیان کە موچیان نادەن وتیانە تحصیل حاصلە ئیجراءات لەگەڵ محافظەکەین ئەمانوت بۆ لە هەرێم ئیجراءات لەگەڵ هاوڵاتیانەکەن يعني هەردووچیان لەگەڵ هاوڵاتی ئیجراءاتەکە ئەوە خەتاباریەکەی حکوومەتی ئیتیحادیە کە تا سەر ئێسقان خەتابارە بەڵێ وەفدەکانی هەرێم کە بەشێکیان سکاڵایان لەسرە وەفدەکانی هەرێم بەرپرسانی هەرێم استقبالێکی شاهانە لە دارۆزیافە خزمەتی باشیانەکە بەڵام دێ عقوبەی هاوڵاتیانەدا خاڵی دووەم هەرێمی کوردستان ئەوانەی کەوتویانە پارە حازرە دیارە شتێگەزان ئاگاداری ئەوە قامن بۆیە حکوومەتی هەرێمیش ئەوێ لە ڕێگەی برسیکردنیەمانەوە شەڕەکە بگوێزێتەوە بۆ حکوومەتی ئیتیحادی لە دوجارە هاوڵاتیان قوربانی ئەم دۆخەن قوربانی ئەم دوو حکوومەتە ناحکوومەتەن قوربانی ئەم دوو حکوومەتە گەندەڵە فاسیدەن قوربانی ئەم دوو حکوومەتە حیزبیە محەسەساتیان لەوێ حیزبی حکوومەتێکی محەسەساتیە شتێک هەیە لە ناو حکوومەتە ئەغەتیلی ئەغەتیلک ئەم حزب بەوەڵێ پەردەپۆشی کەموکوڕەکانی وەزیرەکەم بۆ بکە منیش پەردەپۆشی کەموکوڕەکانی وەزیرەکە دۆکەم لە هەرێمی کوردستانیش کاکزانە لەوەتی ئێمە پەرلەمانمان هەیە وەزیرێکی سجواب کراوە و چوو بێتە ماڵەوە سەحبی سیقایان لێکرد دەی لە حکوومەتی ئیتیحادی وەزیر بان کرا و سجواب کرا و سەحبی سیقەی لێکرا و نێرایە ماڵش لەگەڵ ئەوەیشا گەندەڵی لە عێراق زۆر زیاترە لە هەرێمی کوردستان بەڵام لەکوێ گەندەڵێکەکرێ ئەمان لەوەی نایخەنە چوارچەوەی خەزێنەوە دوایی ئین بکرێ ئەوان نایخەنە خەزێنەوە دوای گەندەڵێکە ئێستا بۆ ئاخیر پرسیارم ئەوەیە حتا هەرێم نەچێتە ژێرباری ئەو بابەتانی کە باست کرد لە تەفاسیلی بەرنامە یەک دینار نات ئەوەی کە من معلوماتم هەبێ ئیدارەی دەوڵەت زۆر بەڕوون و ڕاشکاوی ئەمەیان بە وەفدەکەی هەرێمی بەو حزورانەی وەفدەکەی هەرێم وتووە وەزیری دارەیە بە ئەندامانی لیژنەی مالی وتووە کە لە ناویانە نوێنەری کوردی لێبووە ئیدارەی دەوڵەت شیع سوودانی بە حزوری ئەوان بە وەفدەکەی هەرێمیان وتووە بە شێوەیەکی ڕاشکاوانە ئەڵێنەوە قانون ئێمە جێبەجێیەکەین لەبەرەوەی ئەتوانن جێبەجێیکەن بەشێکیشی کاکزانە ئەمەشیان بۆ مێژوو بەشێکی بریتیە لە ئەو فشارانەی کە لە ڕووی سیاسی و ئەیکەن لە هەرێمی کوردستان بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان لەسەر دوو قەزیە یەکەم ڕیفراندۆم کە تا ئێستا باجیە دەین دوو گوێنەدانە ئەو قانونانەی کە لە عێراقدا دەرەچوو بەڵام ئەگەر قانونەکان جێبەجێ بکرێ خۆ ناتوانێت فشاری سیاسی تر بکە ئەگەر قانونەکان جێبەجێ بکە نەخێر ناتوانێت باشە جاوە کاگاراز ئەحمەد دەڵێ ئێستا قوڕی شوێ بکەین بە گۆزە کاکزانە پێی بڵێ قوڕی کوێ باشە ئینشاڵڵا هیچ قوڕێک بەکار نایێنین و ئینشاڵڵا خوای گەورە ئەو دوو پارتە سیاسیە لە بەخوا ئیسلاح نابن قابل بە ئیسلاح نین پارتیەکێتی ئینشاڵڵا ئەو دوو پارتە سیاسیەوە ئەو پارتە سیاسیانەی تریش هەر پارتێکی سیاسی لە بەرژەوەندی خەڵکانیە بە پارتەکەی خۆشمەوە یاڕەبی خوای گەورە تەفنیشیان کاو لەبەر یەکیان هەڵوەشێن سپاس بۆ بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی لیژنەی دارایی لە خولی پێشوێ ئەنجومەن نوێنەرانی عێراق سپاس بۆ بەڕێز سپاس بۆ ئێوەش سپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامامان پێشکەشکردن ئێرە مینبەرێکی ئازادە بۆ حەقیقەتی خەڵک دەستگای میدیای کورسات ئێوێ زۆرترین ڕاستی بە ئێوە بگەێنێت بابەتەکە پەیوەندی بەوە نییە کە دژی هیچ پارتێکی سیاسی ئەم هەرێمی کوردستان بێ ئەمە ڕاستیەکانە بۆ ئەوی تۆ بزانی بۆچی گیرفانت بەتاڵە لەگەڵ هاوکارانم پانۆڕامامان پێشکەشکردن ئێوە ژەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ